هێلینە ساڵ 1994 لە سلێمانی لەدایک بووم. سەرەتای دەستپێکردنی هونەریم لە وێنەکێشانە، من وێنەکێشان و موزیکیشم کردووە. وێنەکێشان بیرم نایەکەی بۆ چونکە دایکم باوکمان لە مناڵیانە یارمەتیان ناوم و دەستی وێنەکێشانم هەبووە. بۆ موزیکیش 6 ساڵ بووم لە قوتابخانەی کەریمی عەلەکە لە مامۆستا عادل حەسەن وانی موزیکی وتوانێ. ئیتر ئەو کاتە یەکەم کەمانم کڕی، داسەش کەمانەکەم ماوە زۆر بکە. دواتر ئیتر بەردەوام بووم لەسەری وەختی داوامی مەکتەب وازمە هێنا هاوینەکانیشی یان ئەچووم دەرسی خصوصیم لای مامۆستایەکی موزیک وەرەگرت یان لەگەڵ باوکم چووم بۆ ئەو خولانەی کە ئەو دەرسی وێنەکێشانیەوە موزیکی تیا بووە من نەچوومە بەشی موزیکەکەی. 2009 چوومە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی موزیک. ئەتوانم بڵێم ئەوەیان سوودفە بوو چونکە من کە دەستم کرد بە هونەر بۆ نەمکرد بیکەم بە پیشەی ژیانم. هەنی تەلەڤەیەکی زیرەک بووم هەمیشە هەوڵمەیە دەرەجەی باش بێنم و شەهادەیەکی بەرز بەدەست بێنم. بەڵام لە پۆلی نوێیە سێ سانەیە کات نازانم شتەکان گۆڕایتر بە سوودفە چوومە پەیمانگای هونەرە جوانەکان کە زۆرێک لە کەس و کارێنەکەمانیاوت تو بۆچی ئەوێ کە تۆ دەرەجەکەەوە نەبەرزەوینەوە تر ئەویان سوودفە بوو. پێنج ساڵی پەیمانگام تەواو کرد هەر 5 ساڵەکەەوە پلەی نایە. لە پۆلی سێی پەیمانگا چوومە لای مامۆستا ئاکۆ عەزیز ئەو زۆر یارمەتیە ینی لە ئامێرەکەمان پێشکەوم ئەو زۆر یارمەتی دەرم بوو. لە پۆلی چواری پەیمانگا چوومە گروپی کیژانی سلێمانیەوانە بە سەربەرشتی مامۆستا ئەنوەر قەرەداغی کە کۆمەڵێک چالاکیمان ئەنجاماوە لە ڕەواندز کۆنسێرتمان کردووە لە سلێمانی و کۆمەڵە چالاکی تر کە تا ئێستاش لە گروپەکە بەشدارم لەگەڵیانە ئەندامم وەکو کەمانچەژەن. دواتر هەر 5 ساڵی پەیمانگام تەواو کرد لە 2013 بۆ 2014 تەخەڕوجم کرد. چوومە زانکۆی سلێمانی. لە زانکۆ 2 ئامێرە خوێنین، ئامێری لاوەکی سەرەکی، ئامێری لاوەکی من پیانۆ بوو، ئامێری سەرەکیشم ڤایۆلین. ئێستا تۆزە دەستی پیانۆشم عەزە بکەم. ئەجا بۆ ئامێری سەرەکیەکەم کە ڤایۆلین بوو مامۆستا عەبدوڵڵا جەماسەگرمە سەرپەرشتی بنیە کرد بۆ فێربوون. دادە هێلین ستار نزیکەی 4-5 ساڵەکەم نەیناسم لەو کاتەوەی کە هاتووە بۆ کۆلیجی هونەرە جوانەکان زانکۆی سلێمانی بەشی موزیک. هەر لە سەرەتاوە کەسێکی دڵسۆز و خۆشەویست بوو، هەمیشە خەریکی ڕاهێنان بوو، خۆی گانە ئاستێکی گەلێ بەرز. لە ئۆرکسترای سلێمانی ئەژەنێتی چەکە لە ژەنیارە باشەکان. هەروەها لەم سەنتەری خێزانی ڕاپەڕین کە نزیکەی من 4 ساڵەکە بەخۆ بەخشوانە بە گەنجان و مناڵان و لاوانی کوردەڵێم. هاوکارم بۆ هەر لە سەرەتاوە گەلێ یارمەتیەوە. خێزانەکەشیان بێگومان خێزانێکی هونەرین، خوشکەکەی دادە نالین چەلۆ ئاسفەکە دوا ڕۆژێکی ڕووناکێ بێ زۆر مناڵەکی مەهوبە. خوشکێکی تری وابزام گۆرانی ئەڵێ باوکی یەکێکە لە ڕەسامە باشەکان. ساڵی 2015 لە ئۆرکسترای سلێمانی
من ئەو کاتەوەکو ڕابەری ئۆرکستراکە بووم مجموعەی گەنج هاتن بۆ مقابلە بۆ کە ببن بە ئەندامی ئۆرکستراکە یەکێک لەوانە کە میس هێلین بوو تر بەڕاستی ئاستێکی زۆر باش بوو لە کاتی اختیبارەکە و لەسەر ئەو ئەساسە طبعاً وەرگیراو لە ئۆرکستراکەمان و تقریباً تا 2 ساڵ ئەم 2 ساڵی ئەخێرکە من لە ئۆرکستراکە بووم بەشداری کردووە لە هەموو کۆنسەرتەکانمان کۆنسەرتەکانی ئۆرکسترای سلێمانی. ئێستا لە قوتابخانەی بەریتانی وەکو مامۆستای موزیک دەستی موزیکە لەمانێ و لە هەفتەکەیە 2 ڕۆژیش وانەی تایبەتی بە هەنی خوێندکارە لەمانێ. One go. And good. Thank you. Lucas. مس هێلین طبعاً جگە کە لەوەی کە ڤالنسێکی باش و مامۆستایەکی باش لە هەمان کاتە خۆی شێوەکارێکی زۆر باشە. وێنە کێشانەکە شتێکی بەدەستیە کاتێ هەستێکی سەر دەریە بڕەمیان لەگەڵ موزیکێکە کە گوێم لێبێت هەستەکەمەوە پێویستە وێنەیەکی بۆ بکێشم بۆی ئەو ئەحساسی لە لامە دەری بڕم بە وێنە کێشانەکە. وصلەکەمە دەستەکەم کاتێک ئاسفەکەم کە ڕێگەچمە ناو نۆتەکەوانێ ئاگام لێ نامێنێت چکە ئاگام لێ نامێنێت هیچ ئەماڵی شەوانێ زیاتر خەریکی بینەرەکەم. نا یارمەتیان نەیەم دەستکاری شتەکەم واش ناس وانەدانەنی بس بخوێتر خەیکی ئێ چی کەم لەم زیاتر ئەیزانی ئێستا ئەی دووبارە مقابلەکە کە نایزانم چی؟ دەستەکەم بووم بە سینەما هەمی وەسەقەتی وەزمەشی و ناشم ڕۆژێکیشان کە لە کۆڵانەکەی خۆمانە بووم دراوسێکمان لە ڕێگا گرتمی تیادی ئەو شتە دەرهێنە دایمە پێێتە هاتو چی پێیەکی بزانم چییە تە ناوڕاستی کۆڵانەکە کەمانەکەم دەرهێنا شتێکم بۆ عەسف کرد چیتر؟ ئاخر تخوا لەوە زیادە قسەی چی بکەم؟ نه بخوای عەزەمە